جێر و نەفەمانێک کۆبوونەتەوە دەستوریەدانێن بۆ خەڵک. ئێوە خوای خەڵکن دەستوریان بۆ دابنێن. ئەم لەهم شوڕەکاء شەرعوا لەهم من الدین، بەیەوە شەریکی خوان. بۆ حەچی یاسای سەرزەوی هەیە دەگاتە یاسای خوا. ئەو خوایەوە مرۆڤەی دروست کردو ئەزانێ باشترین یاسا چییە، باشترین، جوانترین، چاکترین، بەپێزترین. معقولە فرامۆشکرێ؟ معقولە وڵاتێک نەبێ بە قورئان ئیشکات؟ ومن لم يحكم بما أنزل الله هەموو جارێ خوێنینەوە. پێمان ئەڵێ ئەوەی واکە زاڵمە، فاسقە، کافرە، خوا پەنامان بە. ئیکا قورئان بۆ چیە کردووە؟ قورئان فرامۆش کە فڕێیە کتێبەکەی خوا. خۆمان کتێب دانین، خۆمان دەستور دانین. کاکە ئەمجا کۆدەنگی لەسەرەکەین کورە با بخۆیەوە شەریکی خوانین و خاوەنی و خەڵکەنی. خوا نامەیەکی بۆ هەموومان نردووە، فەرمێمە نامەی منە و پەیامی منە و بڕیاری منە دەبێت جێبەجێیکەن. ئەو خوایەتی خۆی با بەڕێوە جەنابیشە دەبێت عەبدایەتی خۆی بە بەڕێوە. خۆ تۆ خوانیت بەنابێت دەستکاری شەکانی خواکەی سوبحانەهو وتەعالا.